بەڕاستی ڕووداوێکی زۆر تاڵ و کاریگەر لەسەر پرسی ڕیفراندۆم لەسەر پرسی سەربەخۆی کوردستان و ئەکرێ بە پیلانێکی نێودەوڵەتی و بە شەریکایەتی هەندێک کەسی ناوخۆی بۆوانی دەرەوە پیلان بە پیلان ناوێبم بۆوانی ناوخۆ کە تایە بەشدار بوون هاوکار بوونیان خۆشحاڵ بوون بە ئەو ڕووداوە بەخاین بە خیانەت ناوێبم لەبەرەوە توانی بە سێ جۆر پێناسەی بکەیت کورد کە دەستی هەبێت لە هەر تێکشکاندنێکی بیری نەتەوەیی یان بیری ئازادی خوازی یان بیری سەربەخۆخوازی هەر کوردێک دژی ئەوە بە وشەیەک بەشدار بێت پێناسەکە تقریبان گشتگیرە چێتە ڕیزی خیانەتەوە. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی مێژووی لەبیر نەکراوە کە بەسەر گەلی کوردستاندا هاتووە بە تایبەتی بەسەر کەرکووکی دڵی کوردستاندا. 16 ئۆکتۆبەر بەداخەوە ئەو ڕێککەوتن نامەیی کە لەگەڵ دوژمنانی کورد لەگەڵ دوو هێزی دوژمنانی کووردا ڕێککەوت نامەیەکی ژێربەژێر کرا بۆی لە دەستدانی لە 150 خاکی کوردستان کە کەرکووک و ناوچەکانی دیکەش وەکو دووسخورمات و خانەقین بەشێکی خانەقینیش کە هێزی حەشتی شعبی هاتنە نێو ئەو جێگایانە. بەداخەوە ئەمەش هێزێکی کوردی هێزێکی باڵادەست لە شاری سلێمانیە حەسابوو بەم ڕێککەوتن نامەیە ئەم ڕێککەوتنی لەگەڵ دوژمنانی کووردا کرد. ئەم 16 ئۆکتۆبەر خیانەتێکی لەبیر نەکراوە و مێژوویە. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی تر بوو کە لە کورد کرا کە دەڵی لە کورد کرا لە پارتی کرا پارتی ژانی کورد بۆ هۆی گەڕانەوەی ئەو بەرنامەی کە دانرابوو بەرە و سەربەخۆی بردین بەڵام ڕاگیرا مودەیەکین کرد. بەداخەوە 16 ئۆکتۆبەر یەکێکە لە ڕووداوە هەرە کارەساتبار و ناخۆشەکانی مێژووی گەلی کورد. چۆن لە ڕابردووە کۆمەڵی کارەسات ڕوبەڕووی ئەم وڵاتە بوونەوە لە سەردەستی ئەو کەسانی بەداخەوە کە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ دوژمنەکەن ئەوەش یەکێک بوو لەو کارەساتانە. بەڵام لە هەمووی ناخۆشترەوە بوو ئێمە ساڵەهای ساڵ بوو خەونمان بەوە ئەبینی کە ئەو ناوچانە ئەو شوێنانە ئازاد بکرێن و بکەونەوە ژێر کێفی حکوومەتی هەرێمی کوردستان و ژێر دەسەڵاتی کوردستان نابن. هەموو بینیمان لە دوای ڕیفراندۆم کە یەکێک لە پرۆسە هەرە گرنگەکان و چارە نووسازەکان و هەروەها پیرۆزەکان بوو خەڵکی کوردستان بە ڕێژەیەکی یەجگار زۆر دەنگی بۆدا ڕووداوەکە لە دوای ئەو کارەساتە بوو کە ئێمە پێمان وا بوو بە هاوکاری و بە یارمەتی و بە هەماهەنگی لایەنەکان خەڵکی کوردستان دەگەینە خۆناغێکی باڵاتر و باشتر لەوەی کە بڕیمانە. بەداخەوە لەو ڕۆژە ڕەشایە ڕێژەیەکی زۆر لە خاچی کوردستانە دەزرا و لەسەر ئاستی سومعی ناوخۆی دەرەوەش بۆ یعنی بەڕاستی بۆ کوردستان شتێکی زۆر زۆر ناخۆش بوو. ئێمە جارێکی تر لە بەرامبەر ناحەزەکانی خۆمانە پیشانماندا و ئەومان دووپات کردەوە مێژوومان دووبارە کردەوە بەداخەوە کە هەماهەنگی یەکتری ناکەین لە کاتی پێویست و چارە نووسازە بە خەنجەرێکی ژەهراوی لە پشتی یەکتری دێن خۆزگە و ڕووداوە ڕوونێدایە بەداخەوە کە دوای ئەو هەموو قوربانیدانە ئێمە جارێکی تر ڕوبەڕووی ئەو بووینەوە ئەو ناوچەیە تەسلیمی دوژمن کرایەوە و ڕێگا بۆ دوژمن کرایەوە. لەوەش ناخۆشتر ئێمە هەر ئەو ناوچانە نەک لە مێژووی کۆنا لە مێژووی تازەشا لە سەردەمی شەڕی داعشە بە سەرجەم ئەو لایەنانەی کە لە سەنگەری بەرگریا بوون هەڵبەتە بەداخەوە شەیدێکی زۆر درا قوربانی زۆر درا لەو ناوچەیە نمونەشمان زۆرە. ڕەچاوی خوێنی ئەوانیش نەکرا ڕەچاوی ژیانی ماڵ و مناڵ و کەس و کار و ناوچەکە نەکرا بەو شێوەی بەو دەردەبرا. ئەو خەونە پیرۆزەش کە ئێمە ساڵەهای ساڵ بە خەباتمان بۆ کرد بەداخەوە برینێکی وا دروستکرا ئەوە نەمێنێ بەڵام پێم وابێ ئەو خەونە هەر لە ذهنی هەموو کوردێکە ماوە لە داهاتویشی نزیکای شەڵان ئەنجامی خۆی.
بە تاکید ئەگەر باتێت و وەکو جەنابە داماژەت پێ لەو شوێنانی کە مەقاومەت کرا ڕوبەڕووی دوژمن بوونەوە بۆ نمونە لە داسانی پردێ و مەحمودی و سەحیلا ئەو شوێنانی تر لە کەرکووکیش بە هەمان شێوە بووە پێم وابوو وڵاتانی ئیقلیمی هەڵوێستی جیاوازتریانە بوو بەڵام ئێمە کە خۆمان لە نێو خۆماندا خەنجەرەکە دواوە لێمان دراوە خەنجەرەکە کە هی خۆمانە بۆیە بێ هەڵوێزمانەوە بە تایبەتی وڵاتە زلهێزەکان ئەگەر بەهاتایەت و کورد یەکدەنگ بووە یەک ڕەنگ بووایە بەرگری بکردایە هەروەکو چۆن لە پردێ و لە شوێنەکانی دیکە بەرگری لە دوژمنانی کوردکرا لە کەرکووک و دووسخۆرماتوش بەو شێوە بووە هیچ کات عەرەبێک نەیدەتوانی بەرامبەر کوڕە گەرمیانیەک بەرامبەر پێشمەرگەیەک بۆسێتەوە بەڵام بەداخەوە ئەوەی مەبەست بوو ئەو لایەنە سیاسیە کە مەبەستی بوو خیانەت بکە لە دۆسی کورد لەو قوربانی چەند ساڵی کە داومانە بۆ بە تایبەتی بۆ کەرکووک خیانەتیان کرد دەنا من نەمبینەوە لە هیچ وڵاتێک کاتێک هێزێکی سەربازی کاتێک شکست دێنێ بێتە سەر کەناڵێکی بێتە کۆبنەوەی ڕۆژنامەوانی بکە باسی شکستی خۆی بکات و بەرامبەرەکەی بەرز باز بکرێت بەڵام بەداخەوە لێرە بینیمان بەرپرسانی سەربازی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتنە سەر کەناڵەکان و بەدەنگێکی زوڵاڵی شۆدەیان گوت کە هێزی پێشمەرگە ناتوانێت ڕوبەڕووی دوو دەوڵەت بێتەوە و هێزی پێشمەرگە چەکی قورسیان پێ نەبووە بەڵام خۆ لە پردێش هەرو پێشمەرگانە بوون لە سەحیلە و لە مەحمودیەش هەر ئەو چەکە بوو کە توانی ئامڕازی دوژمنان تێک بشکێنێ کە چۆکی بە دوژمناندادا بێجگە لەوەی کە ئێمەی کورد لە شەڕی داعش پشتگیرێکی باشی نەدەوڵەتیمانە بوو هێزەکانمان چەکدار کرابوون بە چەکی جیهانی چەکی ئەڵمانی و ئەمریکی و ئیتاڵی و زۆربەی وڵاتە پێشکەوتەکان بێجگە لەوە هەر لە مێژووی کووردە لە مێژووی شۆڕشەکانی کووردە هیچ کاتێک دەسەڵاتی عێراقی لەشکری جێشی عێراقی ناڵم بە قەتعی هیچ کات بەڵام لە ساڵانەوە هەشتی ئەو هێرشانی بۆ سەر کوردستان کراون لەلایەن هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستانەوە بە باشی تێک شکێنراون و دەرسیان دادراوە ئەوە ترسێکە لە ناو ناخی هەموو تاکێکی ناکوردی عێراقیە هەیە کە هێرشکردن بۆ سەر کورد و پەلامەردانی کوردستان بەبێ باجی قورس نابێ و ئەگەر سەری شکەون باجی قورس ئێن و ئەو چوزەریە و ترسە لە ناو دڵی هەموو تاکێکە هەیە بەڵام کاتێک ئەگەر سەردەمی ئەنفالەکانیش بیر خۆمان بینەوە کاتێک مستەشارەکان پێشی ئەو جێشاکەوتن ئەوان غیرەتێکی زیاتریان هەبوو ئێستاش کە لایەنێک کوردێک کەسێک چ سیاسی بێت چ عەسکەری ڕێپیشاندەری و هەمانگەیەکە لەگەڵا بکە ئەوان بۆ غیرەتەوە هاتوونە جینە هیچ هێزێکی عێراقی جێشی عێراقی ناتوانێت بەبێ بردەکاریەکی زۆر بەبێ لەشکێشتێکی زۆر بەبێ پشتیوانی ئاسمانی ناتوانێت شکاتە سەر کوردستان و ئەوە سەلمێنرا چ لە سەحێلاوە لە پردێ تقریبا ئەوە سەلمێنرا هەمان هێز کە لەوێ سەرکەوت لەوێ تێکشکێنرا ئەگەر ئێمە بەرگریمان کردایە و مبەڕیدمان نهێنایەتەوە و هێزەی داگیرکرد لیزەری پێ و پیاوەخوا و هێرشەکەی واقارەمانانەیە و دەبابەی وای پێ و چەکی وای پێ و ینی ئەو حەملە ئیعلامیە کە لە مێژووە بە تابووری پێنج ناوە برێ کاتێک دیعایە بۆ هێزی بەرامبەرێکە ئاڵێ ئەو هێزە هێزێکی زەبەلاحە و قابلی بەرگریکردن نییە ئەوە وای کردووە کە ئەو قسانە ئەو شانە وای کردووە کە تۆ بەو کەسانە بڵێ مەلایخەتێ پێیان بڵێ خاین خیانەتیانە نیشتیمان کردو با بەرگریمان کردایە هەمومان و هەموو کورد پێم وایە من پێم وایە وەکو ڕێی خۆمەڵە مەگەرم لە کەرکووک بەرگریمان کردایە هەمومان یەکدەنگ بوونیارە سەر بەرگریکردن من دڵنیام لە ماردینیش و لە قسنە و ساڵاخیشەوە گەنجەکانی کورد هاتن بەرگریانە خاکی نیشتیمانە کرد ئێمەمان توانی کەرکووک بپارێزین چۆن ڕزگارمان کرد لە مێژووە چەند جارێک ڕزگارمان کردووە ئەشمان توانی پاراستن ئاسانترە وەک لە ڕزگارکردن ئێمە بەخوێن ڕزگارمان کردووە پێش هەموو شتێ نابەرامبەری هێز پێشمەرگە ئەوەنەوەی توانای و تاقەی هەبوو ئیرادەیەکی باشی هەبوو بۆ بەرگریکردن لە کوردستان ئەگەر متابعەکەی پێش ڕووداوەکان ئەوەی دەرەخست لەسەر ئاستی نێودەوڵەت ئەوەی دەرەخست کە توانای ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگەیان نەبوو بۆیە ناجار پەنایان بۆ خیانەت بەر وەکو هەموو جارەکانی تر کە پەنا بۆ خیانەت براوە چەند کەسێ لە ناو کووردا هەموو جارێ ئەم بەرنامەیە دووبارە کراوەتەوە توانراوە ئیسفادە لەو بوارە بکرێت کە مەسەڵەن خیانەت لە ناو خۆمانە ئەگەر خیانەت نەبووایە دڵنیابە
ئەوان نەخۆشیان جورئەتیانەکردن ئەو توانایشیانە بە چونکە ئەمە قسەی ئەو خەبیر و کەسانەیە کە شارەزای بواری سەربازین ئەویان دەرخستووە کە کورد توانای ڕوبەڕبوونەوەی 16 ئۆکتۆبەری هەبوو یعنی ئەیتوانی ڕایگرێت تەنانەت چەند مودەیەکی زۆری ڕای ئەگەرچی ئەوان لە قووەت و شتا زۆر بە قووەت و ئەسلحەی متەتەور و شتانە هەرچەنە بواری عەسکەریە بەڵام کورد ئەو توانای ڕوبەڕبوونەوەی هەبوو بەڵام سەبیبی ڕئیسی ئەو خیانەتە بوو کە لە کورد کرا. پێم وابێ هەر کەسە هەر کوردێک بە پێی ئەو ئاستەی خۆی دراسەتی ئەو بابەتەی کردو و شتێکی لەلا هەیە تا چەند ئەو بارودۆخە بەو ئاقارە ئەچوو ئەگەر ئێمە بەرگری مام کردایە من وەکو ڕێی شخصی خۆشمەڵێم ئەگەر پێم وابێ ئێمە بە یەک دەست و بە یەک ڕنگ و بە یەک سەنگەر بەرگری مام کردایە دوجار لایەنەکان یان ئەوانەی کە مختص بوون بۆ مۆزوعە چینی و دەوڵەتی چی ئیقلیمی بەتەکید من تەسەورەکەم هەڵوێستێکی ئیجابی دەندرا بەڵام پێویستی بۆ هەبوو مقاومەیەک بکرێ بەڵام کاتی ئێمە کە پشتی یەکمان بەردە من دەپرسم ئەگەر ئێمە بوو خۆمان یارمەتی یەکتری نەدەن و هاوکاری و هەمانگی یەکتری نەکەین لایەنێکی دەرەکی چ مەجبورەوە بۆ ئێمە بکە چ پێویستەکەوە بکات چکە ئەوەی کە لە بەرامبەر لە دوژمنەکە دەستیەکەوێ خۆ هەڵبەت ئەگەر ئێمە دەستی ئەو بینناوە لێو شەر دەستیەکەوێ بۆچی هاوکاری ئێمەکە پێم وابێ بەتاکید ئەگەر بەرگری بکرایە ئێمە قۆناغی باشترمان دەبڕی. بەڵێ ئەو هەر زۆر واسەحەوە مۆزوعە ئەگەر کەسێک بیوە بەرگری لەلایەنەکەی بکە یا بە ئاقارێکە حەزکە واقعەکە بشارێتەوە ئەگەرنا ئەو پرسیارە جوابەکەی زۆر ڕوون و ئاشکرایە پرسیارە ئەوەیە حکوومەتی عێراقی ئەوەی کە ئەو سوپایی کە هێنای بۆ کەرکک و ئەو حەشدی شعبی کە هێنای کە خۆیان ناویان ناوە پرسیار ئەمەیە ئایا لە سوپای سەردەمی ڕژێمی بەعسی ڕووخاو بەهێزتر بوون کە چەندین دەوڵەت لە پشتی بوو هێزی پێشمەرگە توانی چۆکی پێتا بدات توانی بە هەموو شێوە بیشکێنێ پرسیارەکە ئەمەیە دواتر ئایا سوپای عێراقی ئەگەر مقارنەی پێ بە هێزێکی وەکو داعش هێزێکی تیرۆریستی لەو جۆرە ئایا ئەم سوپایە لەوان بەهێزتر بوو کە هێزی پێشمەرگەی کوردستان توانی چۆکی پێدابتە و توانی لەو ناوچانە دەریکا و بیشکێنێ کەواتە بۆنە من دەپرسم بۆنە بەتاکید هێزی پێشمەرگەی کوردستان بە ئیرادە و بە یەک هێزەوە ئەگەر لە سەنگەرا بەرگری بکردایە و تووشی ئەو خیانەتە نهاتایە کوردستان بەداخەوە لەسەر ئەو دەستەکە ئەو خیانەتە ڕوبەڕووی وڵاتە کرایەوە بۆنە بەتاکید دەکرا هێزی پێشمەرگەی کوردستان تا دڵۆپی خوێنی خۆی بە ڕابەرایەتی جەنابی سەرۆک بارزانی بەرگری نەکردایە ئێمە بەداخەوە ئەو دەستکەوتە گرنگی کا ساڵەهای ساڵە و کە پارچەکانی تری چاویان لەو دەستکەوتەیە نەدەما بە تەسەوری من ئەو کاتە ئێستا چۆن لە کەرکووک دەتوانێت حەشدێکی شعبی بەداخەوە ئاڵای کوردستان سوکایەتی پێ بکە هەر شتێک بەرامبەری نەتەوە کێمە بیکە
بۆ ئەوان جیاوازی نەبوو لەوانەیە لە نەک لە هەولێر لە شوێنەکانی تریش بیان کردایە بەڵام هەر لێرەوە هزار سڵاو بۆ ئەو شەهیدانە کە بەرگریان کرد بۆ ئەو کەسانە کە برینار بوون بۆ کەسانە کە ڕابەرایەتی شەڕەکەیان کرد چونکە ئێمە ئەگەر ئەو شەڕە سەرکەوتوو نەبوونایە بەدڵنیایەوە هێزی دوژمن لە هەموو ناوچەیەک دەبوو بەرنامەکەشیان پێم وابێ بەپێی هەر کەسە بەپێی دراسەتی خۆی ئەزانێکە چۆن بوو ناتوانین بڵێن لایەنێکی سیاسی ڕێکەوتنی کرد و بەرگری نەکرد ئەتوانین بڵێن گروپێک لە ناولایەنێکی سیاسیە ڕێکەوتنیان کرده بوو و بەرگریان نەکرد و ئەو گروپە بە شێوەک لە شێوەکان خەڵەتێنران بەڕای من یانوەکو وجدانێکی سیاسی ئەگەر قسەی لەسەر بکەم وەکو خوێندنەوەیەکی سیاسیانە ئەو گروپە خەڵەتێنران بە هەندێ دەستکەوت بە هەندێ وعود کە پێیان درا ئەگەر بێت و ئێوە ئەوە بکەن ئەوە ڕوئەیە و ئەوە ڕوئەیە بە قازانجی ئەوە ئاشکێتەوە بەڵام مێژوو بەڕاستی هیچ کاتێک ئەمە قسە کرد مێژوو بنووسینەوە لە مێژووی ئێمە لە مێژووی کووردا چەند کەسایەتێک هەیە هەمیشە لە زەهنی ئێمە ماوەتەوە کامانە خەڵکی خاینن هەموو ئەوانەشی کە بە وشەیەک یان بە چاپڵەیەک یان بە دەستخۆشیەک بەشدار بوون مەسەرەن ڕۆژنامە نووسێکی تۆزێک دەرکەوتوو بەرەوڕووی سارەکەی حەشی شعبیەت چێ ئەڵێ بەخێر بن بژین ئێوە بمرێ بارزانی ئەمە بەڕاستی ئەمە چییە ئەمە خۆفرۆشی و خیانەت نەبێ تۆ بۆ بەهێزی داگیرکەر ئەگەر بەرگری ناکەیت و لە پێشەوەکو دەبا بە ناوەستی ڕابکە کاکە تۆ کە ڕناکەی ئەچی چەپڵە بارانەکەیت و دەستخۆشی لەکەیت و بە خێراتنی گەرمەکەی ئێمە چیە خیانەت نییە چێ یانێت تۆ توانی پێناسەیەکی کە بۆ ئەمە بدۆزیتەوە هیچ پێناسەیەک ئەگەر تۆ هێرش بکەی بۆ سەر بەغدایان بۆ نەجەف و کەربەلا بەسڕا هەر شارێکی تری عێراقی ئایا خەڵکی ئەو شارە بە چەپڵە ڕێزانیان بەرەو پێرێت و پێشوازیت لێەکەن یان هەر هەمویان ئەمە بینیمان جێشی ئەمریکی لە فەلوجە چی بەسەر نەهات لە شارەکانی جنوبی عێراقی چی بەسەر نەهات بۆ چونکی داگیرکەریان ڕەت کردەوە ئەمەش ئەوە بەڕاستی هیچ نەبووە کەرکووکمان لە ئەو هێزە داگیرکەرە لە شرکێشە کردە بە ئاگر درێژە ئەوەی کە ڕووی داوە توانای هێز نییە لە بەرامبەر دوژمناندا بەڵکو بگرە وەکو باسمان کرد هێزی پێشمەرگە گەورەترین تیرۆریستی گیانی تێکشکاندووە کە وڵاتانی زلهێز خۆیان ئەم شایەتیە بۆ پێشمەرگە دەدەن کە پێشمەرگە سمبولی ئاشتی و بەرگری بوو بەڵام بەداخەوە ئەوانی کە دەیان گوت پێشمەرگە ناتوانێت ڕوبەڕووی حەشتی شعبی بێتەوە ئەوە ڕێکەوتنێکی سەربازی بوو ڕێکەوتنێکی ئیتفاقێکی سیاسی خۆیان بوو کە پێم وابێ ئەو کەسانی کە کردبوویان چۆنەڵی وەک ڕۆبۆتێکن بە ئەمری وڵاتی دراوسێ ئیش و کار دەکەن بۆیە ناتوانیوە ئەو ڕۆبۆتانە ناتوانێت لە ژێر ئەمری ئەو ئاغای سلێمانی و عربدا دەرچن ناچار بوون ئەمری ئەوان جێبەجێکن ئەوان لە کۆنیشەوە هەر لە پێچووتری شابینی ومانە لە ژێر ڕێکافی ئەوانە بوون لە ژێر قسە و ئەمری ئەوانە بوون بۆیە ئەو ڕێکەوتنە دکتۆر نەجمەدین وەکو پارێزگاری کرد و ئاگای لە هەموو حەدەسەکان بوو و حتا هەوڵی کوشتن لەسەر دکتۆر نەجمەدین هەبووە لەلایەن ئەو هێزە کوردیەوە کە هەر سەر بە حیزبەکەی خۆشی بووە هەوڵی تیرۆرکردنی داوە دواتر دکتۆر نەجمەدین بە جۆرێک لە جۆرەکان ڕاوانی میحوەری پێنجی کەرکووک کراوە دواتر ڕۆشتوەتە پردێ و چۆتە هەولێر دەناگەر پێم وایە دکتۆر نەجمەدینیش لەو حەدەسە شەهید دەبوو
هەر پارتی بۆ خۆی پێگەیەکی نێودەوڵەتی و ئیقلیمی فراوانی هەیە. پارتی بە حکمی خەبات و تەمەنەکەی وای کردووە عیلاقاتێکی زۆر باشی دیبلۆماسی هەیە. جەنابی کاک نێچیروان کە ئێستا سەرۆکی حکوومەتە بەڕاستی دەوڵەتمەدارە، پیاوێکە توانێوێتی سەرنجی زۆربەی وڵاتان و بەرژەوەندی زۆربەی وڵاتان بێنێتە کوردستانەوە و پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە لە ڕووی جوگرافیەوە پێگەیەکی بەهێزە، ئەتوانێت ینی ڕۆڵێکی کاریگەر و باشتری لەوە هەبێ کە دوژمنان بۆیان خەڵاندووە. لەبەرەوە بەتاکید ڕۆڵی کاک نێچیروان وەکو سەرۆکی حکوومەت ڕۆڵێکی زۆر کاریگەر بوو وەتوانیتی وردە وردە ئەو تۆرانە نێودەوڵەتیە لەسەر کورد بڕێوێنێتەوە تقریبان تێکەڵی کۆمەلگەی نێودەوڵەتی و وڵاتانی ناوچەکە بێ کە پێم وایە هەنگاوێکی زۆر سەرکەوتوو، بەڵام خۆڕاگری خەڵکی کوردستانیش نابێت لەبیر بکەین، ینی لەگەڵ ئەو لەشکرکێشەیە ئەگەر خەڵکی کوردستان لەو کاتی بێموچەیی و بێوەزعەیە ئەگەر ئێمەش وەکو خۆرەبەر بووینایەتی جانی یەکتری بێگومان نەهۆڵەکانی کاک نێچیر سەرکەوتووە پیلانەکەی دوژمنیش بە یەکجاری ئەیفەوتاندین. بەڵام سوپاسی خەڵکی کوردستانی شەکەم کە بەڕاستی خۆڕاگر بوون، بەڕاستی نیشتیمانیان خۆشویست و ئەو زامە گەورەیان قۆڵتر نەکردەوە، هەڵیانە بە هەمومان ساڕێژی بکەین. لە دوای 16 ئۆکتۆبەر ڕاستەخۆ چەند ڕۆژێ دوایەوە زۆر کەس زۆر لە نەیاران زۆر لە دەوڵەتانی ئیقلیمی و زۆر لە خەڵکیشی نیسبەیەکی کەمی ناوخۆ هەمومان لە ئیعلامە چاومان لێ بوو، چاوەڕێی ئەوە بوون کۆتایی بە حکومەتی هەرێم و بەدەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانمێ. بەڵام ئەوە نەبینرا بە هەوڵ و تەقەلایەکی زۆری جەنابی سەرۆکی حکومەت کاک نێچیر و جارێکتر داڕشنەوەی ئەو بەرنامەیە کە دیارە دوای حەدەسەکە پێویست بۆ بوو تۆ پلانی دوای ڕووداوەکە دانی. ئەو پلانەی جەنابی کاک نێچیروان لە دوای ئەحداسەکانەوە داینا بە شێوەیەکی سەرکەوتووی زۆر بە وردی یعنی کارەساتەکە لەوا بوو تۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتیان تێکرد بووی، لەسەر ئاستی ئیقلیمی زەختێکی زۆری لەسەر بوو کە کۆتایی پێ بهێنرێ. بەڵام بەو هەوڵ و ماندووبوونەی ئەو بیرمەندی و دووربینیەی خۆی توانی جارێکی تر حکومەتی هەرێمی کوردستان هەرچۆنێ بێ بخاتەوە سەر ڕێی خۆی، جارێ پێش هەموو شتێ ڕایانگر وەزعەکەیان ڕاگرت. ئەمە مهمترین شت بوو، توانیان وەزعەکە ڕاگرن. لە دوای ڕاگرتنی وەزعەکە توانیان زۆر بە شێوەیەکی ورد زۆر بە دیبلۆماسیانە کە گرنگیەکەی لە چیا بوو؟ ئێستا سەیرەکەی کورد با مەسەلەن خیانەت خاچی لێوەرگرت، خیانەتی خۆمان خاچی لێوەرگرت کە کەرکووکمان لە دەستدا. بەڵام حکومەتی هەرێم لە دوای ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە لەوەچێ لە ڕووی مالی و هەرچەنەوە شەڕی داعش و ئەزمەی مالی کە لە مەنتیقا ڕوویە، حکومەتی هەرێم بە شێوازی سیاسەتکردنەکەی سیاسەتێکی ڕاست و زۆر بەتواناوە بەڕێوەیە بە یعنی ئەگەر متابعی لە مفاوەزاتی بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە ئێستا چەند لە قووەتێکی جیاوازایە لە پێشتر. ئەگەر دقت بی لە ئینتیخاباتی عێراقیشە ئەوانەی کە مەسەلەن کە گرێویان لەسەر دۆڕاندنی کوردەکرد و ئەوانەی کە بەرامبەر کورد وەسابوونەوە وکەینە ئەوان دۆڕان هەمویان لە ئینتیخاباتی عێراقا نیسبەی دەنگەکانیان کەمی کرد و توانیان یعنی ئەوە دەرەکەوێ کورد بەرامبەر حکومەتی عێراقی داوای مافی خۆیەکە. بەڵام ئەوانەی کە بەرامبەر هەرێمی کوردستان وەسابوون و خەویان بۆ بینی حکومەتی هەرێم و کورد خەنە ژێردەستی خوان هەمویان کۆتاییان پێهاو. یعنی کورد لە بەرامبەر ئەوەنە ئەو کەسانە براوەیە، حکومەتی هەرێم براوەیە بەرامبەر ئەو کەسان. لەبەرەوەی توانی ئێستا من دڵنیام لەوەی کە حکومەتی هەرێم لە داهاتووە باشتریش سیاسەتەکە و بەرهەمەکەی گرنگیەکەی لەوایە بەرهەمەکەی لە چەند ساڵی ئایندا دەرەکەوێت کە ئێستا چی کراوە لە چەند ساڵی ئایندا ئەو بەرهەمەی دەرەکەی و ئەتوانین بۆمان دەرەکەی ئەو کات چەندێک مەسەلەن لە دوای 16 ئۆکتۆبر ئەو خۆگرتنەی حکومەتی هەرێم و ئەو سیاسەتکردنەوەی حکومەتی هەرێم چەند سوودی هەبووە. بەتاکیدە و هەوڵ و ماندووبوونەی بەڕێز کاک نێچیروان بارزانی وەکو سەرۆکی حکومەتی کوردستان کە لە ڕووی دیبلۆماسی و توانی ئەو ئابڵوقەی لەسەر هەرێمی کوردستان هەبوو، ئەو قەیرانە سیاسی لەسەر هەرێمی کوردستان هەبوو، توانی ئەو ئابڵوقەیە بشکێنێت، توانی کوردستان بە عقارێکی ترا بە هەنگاوی حەکیمانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان توانی ئەو فشارە زۆرەی کە بەتایبەت لەسەر پایتەختی هەرێمی کوردستان هەبوو ئەو فشارە نەهێڵێت. بۆیە پارتی دیموکراتی کوردستانیش هەمیشە لە هەموو
شۆڕشەکاندا لە هەموو کات و ساتێکدا پارتی دیموکراتی کوردستان چ لە ڕووی دیبلۆماسیەوە چ لە ڕووی سەربازیەوە هەوڵی داوە بارودۆخەکە هێورکاتەوە هەوڵی داوە بارودۆخی کوردستان ئارامی کوردستان تێک نەچێت